وڵی ئەم ساڵ لەگەڵ ساڵانە فەرقی هەیە خەڵکەکە هەم شت گرانە هی خەڵکەکە تۆزێ ئەدرسێت پارەش کەمە تۆزێ بازار وەکو ساڵان نییە هی پار نابەس پێ لەگەڵ پێرانە فەرقی زۆرە بەڕاستی شت زۆر گران بووە جا بەڕاستی ئەمە شتێکی زەروری نییە وەکو شتی تر بڵێن ئەمە ئەوەیە بەس دەگەر لە ڕەمەزانەکە نەبێت تۆزێک بازاری هەیە بازاری وەکو شتی تر نییە ئەوەدانی بە هەزارە وەڵا گرام بووە بەوە زۆر هیمان نەکردووە زۆرێ ئینا ئەمە هەمە جاران ئەمانە بە هەزار نان ئێستا سەرین بە هەزار نان بەڵام ئێستا بۆ نمونە فەردەیە شیر 25,000 چۆتە سەر فەردەیە شەکر 15,000 15,000 چۆتە سەر لیمۆ دۆزی چۆتە سەر ئەم دەبا ئەم بەتڵانەش هەمیزان هەر چۆتە سەری تقریباً 30 دینارێکی چۆتە سەر شت بەڕاستی گران بووە بەڵام بە حکمی خەڵک تۆزێ وەزعی مادی باش نییە ئەبێ ئێمە لەگەڵ خینەکە بڕۆین ناتوانین زۆر گرانی بەڵام خێرەکە بەس خێرەکەی ئەوە نییە بڵێن 32 ساڵە ئیشی شەربەت دەکەم دوایەوە مەسەڵەن شەربەتی مێوش بەس دەرەجەی یەک شەربەتی مێوش ڕەواجی باشترە لە هەموویان شەربەتی مێوش دروست دەکەین هەنار دروست دەکەین پرتەقاڵ و مۆز و لیمۆ و تەمەرهند و ئەو بابەتانەیە بە زیاتر خەڵک خویاوەتە مێوش چکە مێوژەکە خۆماڵیە وەڵام مازارمان لە چاو مانگای درا زۆر باشە لە چاو مانگاتکە مانگای دریز نییە بە تۆ خەڵکەوەی لە ڕەمەزانێ لە ڕەمەزانە بازار باشترە بەس ئەم ڕەمەزان لەگەڵ ڕەمەزانەکانی درایش نییە وەکو ئەم مانگە لەگەڵ مانگانی درا فەرقی زۆرە